کەرکووکیمان لەگەڵا کاک مەحموود سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. دیداری تازەی شاندە هاوبەشەکەی گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی نیشتیمانی لە شاری بەغداد چییە و ئەمڕۆ لەگەڵ کێ کۆبوونەتەوە؟ بەڵێ ساڵتان لەبێت دیارە لە ئێستەیە وەفدەکە لە ماڵی بەڕێز ئارامی شێخ محەممەدن دوایەوەی ئەم بەیانیە سەردانی بەڕێز نووری مالیکییان کرد جێگری سەرۆکۆماری عێراق کۆمەڵێک گفتوگۆ کرا کۆمەڵێک تەوەر باسی لێوە کرا لە هەمووی گرنگتر باسی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان بوو کە وەکو وەفدەکە ئاماژەیان بۆ کرد بەڕێز مالیکی باسی لەوە کردووە کە لە ماوەیەکی نزیکە بڕیارە فڕۆکەخانەکان بکرێنەوە بەڕووی گەشتیارانە ئەمە خاڵێکی تر وەفدەکە بەردەوامن لە چاوپێکەوتنەکانیان لەگەڵ وەفدە عێراق لەگەڵ لایەنە عێراقیەکان لەوانە دوانیوە ڕۆ کە بڕیارە ئەمڕۆ سەردانی هەرێک لە هێزە سوننیەکان بکەن لە بەغدا هەروەها سەردانی بەڕێز هادی عامری بکەن بۆ ئەوەی باسوخواتێکی جددی لەسەر بارودۆخی ئاوارەکان و لەسەر کۆمەڵی کێشە و گرفتی تایبەت بە ناوچەکانی ناوچە جێناکۆکەکانی هەرێمی کوردستان بکەن. زۆر باشە کاک مەحموود جگەلەوەی کە ئاماژەت بە ناوڕۆکی کۆبوونەوەکان کرد لەگەڵ جێگری سەرۆکۆماری عێراق و لەگەڵ جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام وەفدەکە بڕیاریشەکە سەردانی لایەنە سوننەکانیش بکات تەوەری گفتوگۆی نێوان وەفدە کوردیەکە و سەردانی بۆ لای لایەنە سوننیەکان چییە؟ هەر وەکو ڕابردوو چۆن لەگەڵ بەڕێز عەبادی و لەگەڵ بەڕێز عەمار حەکیم و بەڕێز سەلیم جبوری باس لە تەواوی کێشە و گرفتەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا کرا کە ئەڵێن هەرێمی کوردستان مەبەست لێی حکوومەتی هەرێمی کوردستان نییە مەبەست لێی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەم وەفدەی کە هاتووە خەم لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەخوا خەم لە داهاتوویان ئەخوا خەم لە بژێوی ژیانیان ئەخوا لە مافەکانیان ئەخوا بۆ ئەوەی هیچ کەسێک نەتوانێت جارێکی تر مافی کورد پێشێر بکات باز لە کۆمەڵێک پرەنسیب کرا لەوانە قەزیەی کورد لە داهاتووە لەگەڵ بەغدا چۆنچۆنی مامەڵە بکەوە ئەو وەختەی کە هاتووە زۆر بە جدی تاکید لە چەسپاندنی مافەکانی کورد ئەکاتەوە لە بەغدا لە ڕووی قوتی هاوڵاتیان لە ڕووی دابینکردنی موچە بۆ هاوڵاتیان لە ڕووی گەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان کە لە ئێستا دەربەدەر بوون بە بۆنەی ئەو ئاڵۆزیانەی کە لە 16 ئۆکتۆبر ڕوویاندا بۆیە ئومێد ئەکرێت کە لە داهاتووە کە گفتوگۆکان زیاتر کراوەتر بن بۆ ئەوەی بە شێوەیەکی جدی باز لە بارودۆخی کورد بکەن. دیارە من ئەمێ ئاماژە بۆ بکەم لە ئێستایا ئەو وەفدەی کە لە دووسخورماتوو هاتوبوون بۆ لای بەڕێز ئارامی شێخ محەممەد ئێستا بەڕێ کەوتون دەچنە شوێنێکی تر بەڵام دیار نییە بۆ کوێ ئەچن و وەفدەکەش ئەمڕۆ لێرە ئامادە بوون باسییان لە کۆمەڵێک گرفت کرد بۆ ئەوەی بگەنە نەتیجەیەک ئاوارەکان بە زووترین کات بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. بەڵێ پەیامنەرمان مەحموود کەرکووکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی و لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت.